عێراق لە هاوکێشەی سفریدا بەپێی هەموو پێوەر و لێکدانەوەکان عێراق لە لێواری قەیرانێکی نوێ و لە بەردەم تونێلێکی تاریکدایە کە ئەگەرێکی زۆری هەیە بیگەڕێتەوە بۆ سەرەتای هاوکێشەکان و لە خاڵی سفردا خۆی ببینێتەوە. لە ماوەی ڕابردوودا ڕوودا و گەلێک لە عێراق و ناوچەکە و جیهان ڕوویان داوە کە ناکرێت وەک ڕووداوی ئاسایی تەماشا بکرێن و لێکدانەوەی وردیان بۆ نەکرێت. سیناریۆی جۆرا و جۆر هەیە بۆ دۆخی عێراق لە ئایندەدا بۆ گۆڕانکاری، جا ئەو گۆڕانکاریە پێش هەڵبژاردن بێت یاخود دوای ئەو ماوەیە بە کاتێکی کەم هیچ لە دۆخەکە ناگۆڕێت لە چارەنووسی وڵات. بەپێی لێکدانەوەکانی چاودێران و شارەزانی دۆخی عێراق چەندین پەرەسەندنی گرنگ بەڕێوەیە کەوا دەکات لامیانی ئەو ڕووداوانەدا ڕوو دەدەن گۆڕانی خێرا بەڕێوە بێت و سەرجەم نەخشەی سیاسی لە ناوچەکەدا پێچەوانە بێتەوە. هەواڵێکی دزەپێکراو لە ناوچەی سەوزەوە هەیە کە باڵوێزی بەریتانیا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی لەوە ئاگادار کردوتەوە دۆخی بەغدا لە لێواری هەرەزدایە و حکوومەتێکی جێگرەوە لە دەرەوەی عێراق پێکێنراوە. ئەوەی تێبینیە کرێت میلیشیاکان بۆنی هەوڵەکەیان کردووە و دەیانەوێت دەست بەسەر بەغدادا بگرن وەک کەنگاوێکی لە پێشینە. فیلموزوڵەکانی چەند ڕۆژی ڕابردووی گروپە میلیشیاکان ڕەنگە ئاماژە بێت بۆ ئەو هەوڵە. خشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان و گەڕانەوەی دەسەڵاتی تاڵیبان لە وڵاتەدا بە شێوەیەکی لەسەر خۆ و دیراسەکراو کە پێدەچێت پێشتر ڕێکەوتنی لەبارەوە کرا بێت. ئامانجەکەش بریتیە لە ئێران، ئەمەش عێراقیەکانی دووردۆن کردووە لەوەی ئەمان چارەنووسی ئەفغانستانیان هەبێت و کەونەوە ژێر دەستی گروپە چەکدارەکان و وڵات دیسانەوە بگەڕێتەوە خاڵی سفر. هاتنی هێزی ئەمریکا و بەریتانیا بۆ بنکە نوێیەکەیان لە ئوردن و گواستنەوەی بارەگای سەرکردایەتی ناوەندی ئەمریکا لە بنکەی قەتەر بۆ بنکەکانی ئوردن یەکێکی تر لەو گۆڕانکاریانەیە کە ناوچەکەی خستووەتە بەردەم پێشاتێکی نوێ و پێدەچێت زەرەرمەندی یەکەم لەم هەوڵە هەر عێراق بێت. ئاماژەی مەترسیدار و گرنگتر لە هەموو ئەمانەی پێشوو بەجێهێشتنی کۆمپانیا نەوتیە زەبەلاحەکانە لە عێراق و ڕاگررتنی کارەکانیانە بە بیانووی نەبوونی ژینگەیەکی ئارامی وەبەرهێنان لە وڵاتدا. لە ئێستادا کۆمپانیەکانی پەترۆلیۆمی بەریتانی و لۆگۆیلی ڕووسی و ئەکسۆن مۆبیلی ئەمریکی لە عێراق شاونەتەوە و ئەمەش بە پێشاتێکی مەترسیدار بۆ سەر داهاتووی وڵات تەماشا دەکرێت. چاودێران لەژێر ڕۆشنایی هەموو ئەو گۆڕانکاریانەدا شیکاری بابەتەکە بە شێوەیەک دەکەن کە پێیان وایە عێراق دەچێتە قۆناغێکی جەنگ یان ئاژاوەیەکی ئەمنی گەورەوە. بەر لە هەموو جەنگێک کۆمپانیا گەورەکان دەکشێنەوە لە پێناو پاراستنی گیانی فەرمانبەرەکانیان و پاراستنی دارایی و بەرژەوەندی ئابوووریەکانیاندا. کۆمپانیەکانیش پەیوەندیان بە حکوومەتەکانیانەوە هەیە و بە جۆرەی ڕێنمایی ئەمنیەکان کار دەکەن. ئەمەش بە قسەی چاودێران ئاماژەی تێکچوونی دۆخەکە نیشان دەدات. ژمارەیەکی زۆر لە سەرکردە سیاسیەکانی عێراق پێشبینی کۆتایی هاتنی خۆیان کردووە و دەیانەوێت پاسا و بۆ شکستەکانیان بهێننەوە و لایەنە سیاسیەکانی دیکە تۆمەتبار بکەن سەبارەت بەو گەندەڵی و دزی و وێرانکاریەی لە ماوەی ئەم 18 ساڵەدا ڕوویان داوە. هەوڵی ئەوەشەدە نوێنەی خۆیان لای بنکە جەماوەریەکەیان بەباشی نیشان بدەن. ڕەنگە کشانەوەی سەدر لە هەڵبژاردنەکان باشترین ئاماژە بێت بۆ ئەو هەوڵەی بەرپرسانی عێراق. هێرشە بەردەوامەکان بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا و باڵوێزخانە و قونسوڵخانە لە هەولێر و پەرەپێدانی ئەو کارانە لە ڕێگەی بەکارهێنانی درۆنەکانەوە. ئەمەش بە خاڵی وەرچەرخان دەژمێردرێت لە سروشتی ڕوبەڕووبوونەوەدا لەلایەن گروپە چەکدارەکان کە بە هەمان شێوە لەوانەیە ئاماژەی گۆڕانکاری هاوکێشەکان بێت. لەلایەکی تریشەوە نەگەیشتن بە هیچ ڕێکەوتنێک بە تایبەتی گفتوگۆ ئەتۆمیەکان لە ڤیەننا و پلانەوەی ئەو گفتوگۆیانە لە جێگەی خۆیاندا بەبێ هیچ جۆرە پێشکەوتنێک کە جێگەی باسکردن بێت. ئەمەش ئەوکاتە لەگەڵ هاتنی سەرکردایەتیەکی توندڕە و لە هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەم دواییەی ئێراندا کە پێدەچێت کاریگەری ڕاستەوخۆ لەسەر عێراقدا بنێت وەک وڵاتێک کە هەژمۆنی ڕاستەوخۆی بەسەریەوە هەیە. ڕێکەوتنە سێقۆڵەکەی میسر و ئوردن و عێراق کە بە شامی نوێ دەناسرێت ئەمەش بە ئەندازیاری بەریتانیا و با پاڵپشتی و سەرپەرشتی ئەمریکا بووە لە پێناو چارەسەرکردنی هاوسەنگی هێزە هەرێمایەتیەکان لە ناوچەکە هاتووەتە بوون کە عێراقی خستووەتە بەردەم دۆخێکی یەکلاکەرەوە لە نێوان دوو جەمسەری تەواو
پێچەوانەدا. سەرەڕای هەموو ئەمانەش بەرزبوونەوەی نرخی نەوت بە شێوەیەکی جێگیر و ڕۆژانە ئاماژەیە بۆ ڕوودانی گۆڕانکاری سیاسی و جیۆسیاسی لە ناوچەکەدا. هەموو ئەو نیشاندەر و ئاماژانە بە بڕبڕە پشتی پەیکەری سیاسەتی دەرەوە لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان دادەنرێن. شارەزایان وای دەبینن گۆڕانکاری گەورە سەرجەم ناوچەکە دەگرێتەوە، ڕنگدانەوەشی لەسەر عێراق و ئێران دەبێت و پاشان درێژ دەبێتەوە بۆ لوبنان و سووریا و یەمەن. هەموو ئەو ئاماژانە دەرخەری ئەو ڕاستیان. عێراق لە بەردەم چارەنووسێکدایە کە پێدەچێت لە هاوکێشەکەدا جارێکی تر بگەڕێتەوە خاڵی سفر.